ژنی وایە ئەگەر لە مەجلیسێکا یەکێ پیاوەکەی بشکێنێتەوە بست پێی گەشاکەت، پیاویش وایە بە هەمان شێوە دەڵێ بەخوا چاکە خێزانمان شکانەوە. ئەمە بەرامبەر بە یەکتری دڵیان صاف نییە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم باشترین ئافرەت ئەو ئافرەتەیە کاتێک کە تەماشای دەکەی دڵخۆشە بیت. یەکێتر لە تەبیعەتەکان و سروشتەکانی پۆشاک چییە؟ پاراستنە، پارێزگاریە. لە سەرما دەتپارێزێ، لە گەرما دەتپارێزێ، لە تەپوتۆز بۆی بەر لاشت بکەوێ دەتپارێزێ. بۆیە پێویستە ژن و مێردیش هەر کەسێک لەوان هاوڕێکەی شەریکی ژیانی خۆی بپارێزێت، ئاگای لێی بێت. بەڵام مەبەستمان ئەوە نییە دڵپیسی. ژن و پیاو کە مراقبە یەکتریان کرد ژیانیان تووری قوڕاوی نایەنێ. بەڵام پاراستن لەگەڵی دابە، لەگەڵیا بژی، لە خۆشی و لە شادیە لەگەڵ یەکتریا بن. ژن و مێردە بەڕێزەکان لە کاتی خەم و خەفەتا لەگەڵ یەکتریا بن، یارمەتیدەری یەکتری بن، یەکتری بپارێزن. پیاوەکەت خەمی هەیە یارمەتیدەری بە. کاتێککە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئەشکەوتی حەڕا گەڕایەوە کە وەحی بۆ هاتوو، جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ گوشیە خۆیەوە زۆر ترسا، هاتەوە بۆ ماڵ فەرمی دامپۆشن، ترسا، زۆر ترسا. جوبرەئیلێک سەلامی خوای لەسەر بێ بۆ گەورەی خۆی تۆ بگوشێت ئەبێت چی دێ بکات. بەڵام خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە خێزانی بوو زۆر دڵیدایە و کۆمەڵی سیفەتی جوانی باس کرد. فەرمی مەترسە، خوا قەت تۆ زەلیل ناکە، تۆ ئاوایت. دڵی پێغەمبەری خوای دەدایەوە صلی الله عليه وسلم. بۆیە لە کاتی خۆشی و ناخۆشیە، لە کاتی دڵخۆشی و خەمباریە لەگەڵ مێردی خۆتدا بە، لەگەڵ خێزانی خۆتدا بە. ئافرەتانی جاران ئەگەر پیاوەکەی بڕۆشتایە بۆ هەر شوێنێک زۆربەی دەکەوتە شوێنی لەگەڵی دادەڕۆی. بەڵام ئێستا جاری وایە دوو کۆڵان بڕاتە وراتر خێزانەکە لەگەڵتانە. ئەمە کارەساتە، ئەمە پاراستنی یەکتری نییە. ئەگەر دەزانی ئەو شوێنە باشتر بۆ ناڕۆی لەگەڵیدا. بۆیە دەبێ ئەو کەسێک کە شەریکی ژیانتە، خێزانتە، مێردتە، ئەبێ لەگەڵی دابژی و بیپارێزی. چونکە جلوبەرگ مرۆڤ دەپارێزێ لە گەرما، لە سەرما، لە ناڕەحەتی، لە حەیاچوون دەتپارێزێ. عیب و عارەکانت دەشارێتەوە بۆی کەس بپارێزراو بیت. دەی تۆش خێزانی خۆت بپارێزە، مێردی خۆت بپارێزە و لە جیاتی ئەوەی کە لە ناوی بەری بیپارێزە. بۆیە بەتاخەوە دەبینین چەندەها کەس دەڵێن خێزانەکەی خۆی کوشت، چەندەها کەس مێردەکەی خۆی کوشت. لە جیاتی پاراستن دەیکوژێ، لەگەڵ خۆشەویستەکەیە پیاوەکەی خۆیان کوشت. ئەمانە نەبوونەتە پۆشاک بۆ یەکتری. پۆشاک دەتپارێزێ لە عیب و عار، لە گەرما و لە سەرما. بەڵام ژن و پیاویش ئەگەر یەکتریان نەپاراست ئەوە نەبوونەتە پۆشاک بۆ یەکتری. ئەو ژیانیان ژیانێکە بەڕێی دەکەن و هیچ قیمەتێک و نرخێکی نییە. کەواتە دەبێ خۆمان بپارێزین و خێزانی خۆمان، مێردی خۆشمان خوشکە بەڕێزەکان مێردەکانتان بپارێزن. ئێوەش خوای گەورە میهرەبان لە قورئانی پیرۆزا دەفەرمێ ئافرەتان ئێوە پۆشاکن بۆ مێردەکانتان، مێردەکانیش پۆشاکن بۆ ئێوە. طبیعەتی جلوبەرگ چۆنە؟ سروشتی جلوبەرگ وایە، بۆیە خوای گەورە بە جلوبەرگ دەیان شوبهێنێ. جلوبەرگ طبیعەت و سروشتی وایە کە پاکە، حەزەکەی پاک بێ، جلەکەت پۆشاکەکەت پاک بێ، حەز ناکەی بە پۆشاکی پیسەوە دەرچیت ئیلا مەگەر کرێکاریە شتێ بکەی یا لە شوێنەکە ئیشکی پێویستکە جلی پاک نەبەی. چونکە طبیعەتی جل وایە، پۆشاک وایە پاک و خاوێن بێ. ژن و مێردیش پێویستە لەگەڵ یەکتریا پاک و خاوێن بن، پاک و خاوێن بن لەگەڵ یەکتریا. خیانەت لە یەکتری نەکەن و حەز بەسەر شۆڕی یەکتری نەکەن. ژنی وایە ئەگەر لە مەجلیسێکا یەکێ پیاوەکەی بشکێنێتەوە بست پێی گەشاکەت، پیاویش وایە بە هەمان شێوە دەڵێ بەخوا چاکە خێزانمان شکانەوە. ئەمە بەرامبەر بە یەکتری دڵیان صاف نییە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم باشترین ئافرەت ئەو ئافرەتەیە کاتێک کە تەماشای دەکەی دڵخۆشە بیت، و کاتێک کە فەرمانی پێ دەکەی جێبەجێی دەکات، و کاتێکیش
لە ماڵەوە جێی بهێڵی خیانەتت لێ ناکات، خۆت و ماڵ و مناڵ و کەرامەت و ڕێز و حرمەتت دەپارێزێ. ئەوانە بوونەتە پۆشاک بۆ یەکتری، ئەوانە بوونەتە پۆشاکێک بۆ یەکتری بە نەزیفی، بە پاک و خاوێنی، بە نەظافەت و دەژین لەگەڵ یەکتریە. ژن و مێردایەتی ئەگەر پاک و خاوێنی تیان نەبوو، وەکو جلوبەرگ چۆن پاک و خاوێنە، حەزەکەی جلوبەرگت پاک و خاوێن بێ، دەبێ ژن و مێردیش لەگەڵ یەکتریا پاک و خاوێن بن.